هەی ماڵە بابەکەم خانم قیبلەی دین و ئیمانم هەی بە دەردی عەجەم دەڵێ بەردەمۆرە گیرفانم هەی لە ماڵەکە عومەری بەدڵە ئەو شۆ میوانم هەی کاگرەش و سەنگە سەری دۆستی بەدڵ و بەجیانم کاگرەش و سەنگە سەری دۆستی بەدڵ و بەجیانم بە شادی عومەر شێرە زیاتر لە برایەکانم هەی تەیرە بێدان واوە وەک ژوور سەر لێشێواوە هەی دەجێڕنەوە ئەسکەندەر دەوری دنیای لێداوە هەی عەولی ئاوی حەیات بوو گەرچی بووی نەدیترەوە هەی سەڵاو لە حومەر سەیدا بزانە چۆنم داناوە ئەوەش کاکە دانایە بەرامبەرم وەستاوە وەچی لەوی قەڵمەوە لە هیچ کەس نەقەڵماوە هەی لە بڵیندان با سەفایە لە نەویان ئەوروپایە هەی هەستە با بڕۆی دوو بە دوو دنیا زۆر بێوەفایە هەی کاکە و بەشپایە داربێ جۆ بەگرە لەو پەنایە پێ و قەدەمی بەخێر بێ بەندەی لە خدمەتدایە بۆ حومەرە شێرە دەیناسم چەنە ئاغایە کا عومەر گوێت دێبێ ئەوەش خاڵە دانایە پێی بڵێ خەمێ نەخوا دنیا زۆر بێوەفایە هەی ماڵە بابم مەلەکە تاوێک وەرە هەڵپەرکە ئەو شەڵ نەدامەت تیمە ئەگوڵە دوعام لێ دەکا شنوت بە قوربان دەکەم هەتا لێشەم سیشوکە ڕەبی بە قوربانت بن هەڵە بجەودارە خوشکە هەڵە بجەودارە وشکە کا عومەر گوێت دێبێ بەندە بەندە ساز دەکا تۆ بەدانای بڵێ ئەوە نایەکی دیکە هەی کوڵمە جەوزە زەردەیە زارت چوک وەک پستەیە داسی بەرەد لامەیە چیدی درێژەی مەدەیە لە بۆ حومەر سەیدا بە کوردی ئاغایمەیە دانا پایەدار بێ ئەو جوورە بێفایدەیە کوڕوە بابی بشتەوە دەڵەن حەڵال زادەیە هەی ماڵە بابم پەروانە وەی لەو خاسە جەیرانە هەنجێنی شانە شانە هەناری دانە دانە هاو بەشپایە داربی چون ڕەفیقی پیاوانە ڕەفیقی ئەحمەدە بەقەد ئەڕ بە بایبانە ڕەفیقی محەممەدە بووی دڵم مەشەکانە لە ماڵەکە عومەر بەندا ڕەعیەتی وانە تۆ بەدانای بڵێ جۆ بەگرێ لێرەکانە کوڕوە بابی بشتەوە لە زروف و لەو دەورانە لە زروف و لەو دەورانە خۆت بابی دەناسێ بە ماڵە ئەو سەیدانە وەکو عومەر سەیدەی ئەویش یاری بەسلانە میژدایکی خۆم ماوە و فەقەت خەسووی زۆرانە هەی ئەو بەندەم ڕەنگ بەجێیە کەمێک لەسەر عەیبێیە وا هەڵنەگرێ ئەو جێیە پێوەژنێکم گر بەیار بە نوێژی نیوەڕۆیە حینوانی لە من دەویست بە مەرقەدێ ماوڵۆیە پێم کورد جەلال شریتم ماڵم لە قەڵاتزێیە لە گەڕەشی ڕاپەڕین ماڵم لەسەر نیڵەیە پشخان اونجا دەوجۆیە پشخان اونجا دەوجۆیە کاگڕەشوو بەخێر بێ ئەو بەندە عایدی تۆیە ئەو کەسەم خۆش دەوێ هەواداری تۆیە ئەگەر شایی بخۆیە هەی چەند شیرنی دەڵێ کەندی دەڵێ تریەی پەیوەندی دێتە
خوار بلند زولار تابانێ دەوڵەمەندی نرخی بازار مەشکێنە پێم بڵە ماچت بەچەندی تا عمر پایەدار بێ زۆرم دیوە بەمەردی پایەدار بێ کاگڕەسوو بۆوی دڵم دووبەندی عەبدوڵڵا پایەدار بێ وجودی پایەدار بێ وجودی دێرە نیە و ژێگای خاڵی کوڕی عودمە سیامەندی کوڕی حەمە سیامەندی یادی کا عوسمانە بۆوی دڵم دووبەندی هایدەراوچی تازەوایە ئیکۆنی شتێک نازانی ڕەبی بە قوربانت بن لۆڵانە کوێرەکانی بە هاوبەشی هەڵدڵم دوور بێ لە نیگەرانی بۆ ئەحمەد حومەرە نایکەمە بارگرانی شادی کاک محەممەد بۆی دەڵم بەڕەوانی محەممەد بەخێر بێ بۆی دەڵم بەڕەوانی لێرە نیە و ژێگای خاڵی بە یادی کا عوسمان دەدوێنە و دوور بێ لە نیگەرانی ئەمیش ئەوسی لە ئەمە عوسمان دەیکا لە شانی های دنیا زۆر بێوەفایە هیچ نییە ماڵی دنیایە تازە خەم بەکارنایە یەک بەندە دووەوایە سلەیمانیت بە قوربان بێ تا گەرازی بەغدایە پایەدار بێ ئیشەڵڵا گوێ بگرن لەو پەنایە ئەو شۆکە لێرە نییە مەقامەکەی باڵایە یادی ئەحمەدە پانەش یادی لە یاداندایە عوسمان عەمە سیامان بەندەی لە خدمەتدایە هەی دەرکەم لێ بکەوە کوشمی شۆزەی زریانی وەی دەرکەم لێ بکەوە کوشمی شۆزەی زریانی شاهین پایەدار بێ بە دەستوری عوسمانی وەک هەولێری دەڵێن بەخۆی دەستوری هانی هیچ چارەی دی منە ماوە پەنا دەبەم بۆ خودا بەڵکو بێ لە ئاهی مەلاوردە تۆ بەربدا تا دڵێت نەرم دەبێ دەگەڵ من دێ یارەدا بخۆت پێم دڵی فەرمووە تۆ میر و من گەدا یادی عوسمانی دەکەم مەوجار سەری گرسەودا یادی کاکە ئەحمەدی پایەدار بێ ئیشەڵڵا چون عوسمان پێم دەڵێ جەلالی دە خدمەتدا شاهین پایەدار بێ سەجار لێ بێ مەرحەبا سەجار لێ بێ مەرحەبا جنتي وكزيري بقيمتي جاني رضا جنتي وكزيري بقيمتي وكسي خولو لكتي جانتي بهيبتي جانتي بهيبتي آوزاني بالادبم سردشتي يا ربتي لبيكنين الديارة تو عصلا مهاباتي شيرني دلاي شربتي دلاي نقلو نباتي هركز مالاي توي هبي ناي هبي حكمي ذاتي وكفقي مينا دلاي بخيرك سدياتي دنيا جوانان دا شازي براستي بهيبتي تاكو شمس مالي بيادي دور ولاتي دناسم پیاوشي بهلمتي خوني ويلي ناوا ما مري شي رحمتي بشي يلا هيدا تدل مالم خانم قبلي دين وإيمانم
ڕەفیقەکەم ئوستادن بۆ بەخۆم بیز نازانم ڕەبی بە قوربانت بن تەواو جیرانەکانم ڕەبی بە قوربانت بن تەواو جیرانەکانم بە شادیکە عشمانی دەربەزە ڕەعیە دیوانم دیاری پایە داربیە بەدڵ لەوان میوانە تەیرە بێدانم ماوە وەک ژم سەر لێشێ ماوە دەجێرنەوە ئەسکەن دەر دەوری دنیای لێداوە هەوڵی ئاوی حەیات بوو گەرچی بۆی نەدیتراوە بۆ محەممەد بێشیری هەها لەکوێ وەستاوە هەها لەکوێ وەستاوە بۆ نایە بەرسرایە محەممەد خۆت مایداوە خەتا لە محەممەدیە ئەو شۆ بۆ خۆی ماداوە بە کامێرەی بێناسی بەندەکەم لە پرتاوە مەگوڕیانە مامەشی وەک ڕیحانە بۆ خۆشی شاگوڵی بەهارانی جوانی بەڵام جوان پۆشی چادرەی ئیسلامی زۆر بووە یەک دەکڕێ یەک دەفرۆشی شانسی ژنی ناعەزا ڕووی خۆی پێدا دەپۆشی یادی مقەدەم کاوەی بۆ کاوەی خلاڕەشی بۆ کاوەی خلاڕەشی دێرا دەبرێ بەلەنجا هاوار لەو زێر و گەنجا هەتا بڵی کەمەرباری وەگەوە نەوشە بە پنجا هەرکەس نێو دەمی ماچکە هەم زیارەتە هەم عەزا قیمەتی چاوەکانی سری لاوێ و قارنجا بۆ کاوەی قلاڕەشی ڕەبی خۆش بێ ئەو گەنجا ڕەبی خۆش بێ ئەو گەنجا خودایە سەرکەوتوو بێ بژی ئەو جێگر فەوجا شوكتا لبارا كلاقتا تاكليان ودرفتا أقول ذيبو داوتي دنقشي أو داوتا قيمتي شاوكاني كويا حتى أربتا بوكا ويخلا رشي شاشي بناسن أوتا أو ليرن يا ألبتا أو ليرن يا ألبتا بوتاي في بورانا دي بوتاي في بورانا برزنا أو عشيرتا کەسی پەسند کردن ئوستانداری تەورێزێ دوو کەسی پەسند کردن ئوستانداری تەورێزێ خدید کە شاری کەندی شتارەی قەرەجی وێزێ ساوڵاغت بە قوربان بی هەتا کۆزە کەرێزێ هەتا کۆزە کەرێزێ ئەو شۆکە جەلال شرید وا دەیڵێ لە قەڵازێ بۆ تایفەی بۆرانە حەق ئاوەدان بێ باوزێ دەمی دەڵێ هەنجوینە لە نێو گۆزەی شیندایە دڵ با دڵانە بەبەستە دڵ گۆشتە بێوەفایە ئاوێزانی باڵات بم کورتێ تاقانەیدایە
زارت پڕ لە دوعایە گەرنی بە ماشەڵڵایە هەگەر زانی بەمایە قەتم دڵ لە دەدایە بۆ کاوەی خلارەشی مەردی ڕکنی دنیایە دێرن یە جێگای خاڵی ئاغایە بێ هەمتایە تایفەی بۆ ناخۆش بن چەند کەسن لە دنیایە دەردە لە ماڵم زێنێ دەمەم بێمە کەلێنێ دڵی ماری کوڕایە ئەگەر گەرنی هەڵدێنێ هەر دڵی کوڕ منداڵە بە سێوان دەم خافێنێ لە ماڵە حمەر سەیدەی بەر لە سەر بەندەیێنێ حمەر شێرەی دەدوێنم حمەر شێرەی دەدوێنم حمەر شێرەی دەدوێنم ئاغایەدا نامێنێ بۆ تایفەی بۆرانە لە پشت دەرو بیتوێنێ بۆتێری بێمۆڵەتی دوێنێ جوابم بۆ ناردی تعجوب دەکەم نەهاتی لەسەر باڵات بە شەڕدێن شارێران و شاماتی شارێران و شاماتی سەردەشتی یاڕەبەتی لە بۆ ئەقید کاوەیە بۆی دەڵام بە تایبەتی حیسابی لەسەر دەکەم دروست بە قەد کا کۆسرەتی دروست بە قەد کا کۆسرەتی قەدەنجی لە دڵم داوە تەیرە بێدان و ئاوە ڕەبی بە قوربانت بێ کاشورە دێو ڕکاوە ڕەبی بە قوربانت بێ هەڵبێ و کە ژێونی ژاوە لێ 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 زاڵم زاڵم لە من زیز بووە بۆ کفرم نەکردووە وەک ئەمە شێر بەک دڵێ کەس نەڵە کوور مردووە گورگم بێشم لێ خوراوە مەستەماوم لێ بڕاوە گورگم بێشم لێ خوراوە مەستەماوم لێ بڕاوە زۆر پیسم لێ قەڵماوە ئاغام زوڵمم لێ کراوە ئەو ئەقیدا لە شوێنە سڵاوت لێ بێکاوە لێ 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 زاڵم گڕیانە مامەشە وەک ڕیحانە بۆ خۆشە شاگوڵی بەهارانە جوانێ بەڵام جوان پۆشە بۆکانم پێخۆشە دەیدێبوونی وە ناوشە قوتابیەکان دێنەوە سرتەیوانم پێخۆشە بۆ ئەقید کاوەیە بۆ ئەقید کاوەیە پشت دەربەوی وە خۆشە خەڵک دژە ترۆرەکەوە دژە داعەشە سەرچۆپی ڕێگای ئەرکە یارم زۆر مەیل کەمە سەرچۆپی ڕێگای ئەرکە یارم زۆر مەیل کەمە یار نستوان لە نێو گوڵان گوڵ کردیان بە مەحکەمە
بۆ چێشە و محاکەمە هەر گوڵ دەگوڵێ ڕادەمە تێگراوە باریان چێشە کە یارە جواترە لەمە لە شەهری وەرێ هەوڵمانجی سەفەرێ ڕۆژی سێزدا بەدەرێ گوڵ لە گوڵخانە جوانە لە دەستم مەڵدەوەرێ ئەی بۆ ڕاوچێکی قابل بێ قولاپیان بۆ بەرێ ئەوەندەی پەیمە لێدا لێدا لە کۆشی سەرێ تا ئەوەندەی دەتوانی لێدا لە کۆشی سەرێ غەمڕەوێنە دەردانی هەنیەت مانجی تابانی لەسەر باڵات بە شەڕدێن میرا و دەلیوالانی ئەو جار بە گرژی لێدا سڵاو بێ لە پەیمانی لە کۆچی ئای خەباتی کۆچی ئاوات بۆکانی مریەمێ چەندە جوانی چەند بە ناز و عینوانی مریەمێ چەندە جوانی چەند بە ناز و عیوانی هەر دڵی فامێدەیە گەردێتەوە لەکانی هەر دڵی فامێدەیە گەردێتەوە لەکانی دەچمە شێوی مامەندەی کێوێشی باسەفایە بەرەو پشت دەردەڕەوانە و یارم بۆ بەرسەونایە دەستگای محەممەد بێشیری دڵی کالی پەنجایە دەستگای محەممەد بێشیری دڵی کالی پەنجایە هەرسێک تەلاقم کەوێ هەر دڵی کارتۆشایە مریەمێ دڵی دوڕی جەرجی عالەمێت بڕی مریەمێ دڵی دوڕی جەرجی عالەمێت بڕی ڕەبی بابت خێر نەکا لە جەڵەبی کاوەڕی ڕەبی بابت خێر نەکا لە جەڵەبی کاوەڕی